دەربارەی بازاری هەولێر بۆ کاغەزەداراییەکان کە بڕیار بوو لە 2014 بکرێتەوە بەڵام نەکرایەوە هەروەها بزانین ئامانج لەو بازارە چیە؟ ئێمە میوانێکمان دەبێت لە ستۆدیۆ دکتۆر سەلاحەدین ئەحمەد پسپۆر لابووری گەشەپێدان لەگەڵمان دەبێت بەخێربێت دکتۆر. دکتۆر هەروەک باسم کرد پێشووتر یان بڕیار بۆ ئەو بۆرسەی لە 2014 بکرێتەوە بەڵام نەکرایەوە کەی بڕیارە بکرێتەوە و هەروەها سوودی چیە؟ گەر باسی ئامانجەکەیشی بکەین خراپ بڵێ. بازاری هەولێر کۆمپانیەکە دروست بووە لە ساڵی 2010 بە پێی یاسای 74 عێراقی. بازارێکە هاوبەشی تایە مەجموعە بە هاوبەشی تایە بازارێکی زۆر گرنگە ئامانجەکانی زۆر گرنگە بۆ نەکرایەتەوە لەبەر چەند هۆکارێک لەبەرەوەی هەموو ئامادەکاریەکانی کرد لە 2010 تا 2014 بەڵام بەهۆی هاتنی داعش و قەیرانی دارایی ئابووری کوردستان و کەوا بەشە شایستەی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراق نەدرا ئەو هۆکارە نەبوونکەوە هەتاکو ئیستاکە نەماوە بە نەکراوی دامەزراوەیشی ڕێک و پێک و ئامادەیە بۆ کردنەوە. باشە. ئامانجەکانی زۆر گرنگن. یەکی لە ئامانجە هەرە گرنگەکانی بزوێنەری گەشەپێدانی ئابووریە هاندانی کەرتی تایبەتە لە هەموو بارەکان تەڵان. یەکێکە لەوانەیەکەوە بتوانێت وەبەرهێنەر ئەو پاشەکەوتانەی کە لای خەڵک و دامودەستگاکانە بۆ وەبەرهێنەر بەکاری بێنن و تەمویلی ئەو کۆمپانیانە بکاتکەوە پێویستی بە پارەیە بۆ ئەوەی سەرمایەی ئەو کۆمپانیانە زیاد بکات. یەکێکە لە گرنگترینەکانی ئەو کاندیکەشی کەەوە پێویستە باسی بکەین بژانەوەی پرۆژەی بچووک و مامناوەندا دوای ئەوە ڕاکێشانی سەرمایەی ناوخۆیی و عێراقی و دەرەکی بۆ ناو هەرێمی کوردستان. یەکێ لەو ئامانجەکانی ئەوەیەکەوە استقراری ئابووری بێ لە هەرێمی کوردستان ئەوە بێتە هۆکارێکەوە لە جیهان چاوێن بێت لە ئابووریەکی گەشی هەرێمی کوردستان. باشە دکتۆر لە بۆرسی هەولێردا گە باسی جۆرە مامەڵەکە بکەین چی جۆرە مامەڵەیەک دەکرێت یان لێرەدا مامەڵەکار دەتوانێت چی جۆرە مامەڵەیەک لەگەڵ پشک و هەروەها قەواڵەکان بکات؟ خۆی هەر بازاری کاغەزی داراییەکان دوو جۆری سەرەکی هەیە. سەری یەکەمیان بازاری ئەوەیەکەوە پێڵێن پشک. ئەو پشکە ینی هەست کەسێک بتوانێت پشک بکڕێت لە کۆمپانیەکەوە عرضێکە لە بازارەکە خەڵک کە پارەی هەبێ کە پاشەکەوتی هەبێت کە لە خۆی زیاتر بێت ئەتوانێت پشک بستنێت ئەبێتە هاوبەش لەو کۆمپانیا و لە بڕیاردانی ئەو کۆمپانیایە. لاینێکی دیکەی ئەوەیەکەوە لە بازارەکە ئەڵگۆڕی پێکرێت ئەوەیەکەوە پێڵێن قەواڵە ینی بۆند ئەو سەنەدات وەک قەرزە بزەبت قەرزە بۆ ماوەیەکی دیاریکرا و بەسوودە. بەڵام ئەو جۆرە بازە کۆمپانیەکە حەز ناکە پشکی هەبێت کە خەڵک بێتە هاوبەشی لە کۆمپانیەکەی وە ئەو دوو جۆرەیە زۆری ئەوەیەکەوە پێڵێن پشک و قەواڵە. باشە لێرە دەیانی بە شێوەی سەنەدات مامەڵە دەکەن یاخود بە شێوەی سکوک مامەڵی پێوە دەکەن باڵین وڵاتانی کەندا خۆی هەر سکوکە ئەگە بتێ هەر خۆ وەرەقەوە کاغەزی داراییەکەوە سکوکە ئەو کاتە بە شێوەیەکی یاسە ڕێکخراوە یاسای 74 2004 وەختی خۆی کە دەرکراوە کە کاتێ بڕێمەر لە عێراق بوو کەواتی باڵێن سڵتەی ئێتلاف لە عێراق بوو ئەو یاسای دەرکرد ئەو یاسایش بزەبت وەک ڕێکارەکانی کاغەزە داراییەکانی بازاڕەکانی ئەمریکیە. باشە با باسی کۆمپانیا دەرەکیەکان بکەین کۆمپانیا گەورەکانی جیهان هیچ لە کۆمپانیایە هەن کە با بڵین پاڵپشتی بۆرسەی هەولێر بکەن و مامەڵە لەگەڵی بکەن لە کاتێک پاڵپشتێکەوە بکرێتەوە کە بازارەکە زۆڵی تێکوێت بکرێتەوە بەڕاستمی بڵێ. باشە کۆمپانیا ناوخۆیەکان هەیستاکەە زۆر کۆمپانیای ناوخۆمانە بەشدارن لەوینە نوێنەری وزارەتی داراییتیایە نوێنەری وزارەتی شەهیدان فەرکراوەکانی تایە 5 بانقی سەرەکی هەرێمی کوردستانی تایە گەورەترین یانە گەر بە قەبارەوە باسی بکەین ئێستا بدێمە سەر کۆمپانیا سەرەکیەکانی دوای ئەوە ژووری بازرگانی هەولێر و سلێمانی و دهۆکی تایە لەو کۆمپانیا وەرهێنانەکانی کە گەورن لە کوردستانە تایەتی وەک کۆمپانیای کۆڕک وەک ئەلقابضە وەک نۆکان وەک دابین ئەو کۆمپانیانە زۆر گرنگن کەوا زۆر گرنگن لە بازارەکە. مامەڵەکار چۆن دەتوانێت لەو بازارە دەست بە مامەڵەکردن بکات یانی هیچ بڕێکی پارەی دیاری کراو یاخود با بڵین لە بۆرسەکەدا دیاری کراوە کە لەو بڕە کەمتر نەبێت بتوانێت مامەڵە بکات خۆی بەشدار بێت ئەو کۆمپانیەکەوە دێن بەشدارە بنیانە ئەو کاتە کە پشکەکانیان بۆ بازار کەی فرۆشن با بڵێن ئەو کاتە بە دیناری عێراقی تەعاملەکرێت لەبەر ئەوەی مەدراوی عێراقی درایەکی فەرمیە هەر پشکێکت لە دینارێ زیاتر ینی بە دینارێک حسابەکرێت ئەژمارەکرێت بە دینارێک ئەنج ئەو کاتە تو سەنێک پشکە کڕی لەو کۆمپانیە ئیکڕی مافی خۆتە بیکڕی و تۆمارەکرێت لە بۆرسەکە بڵێن لە بازارەکە. باشە باسی مافی بەشدار بووەکە بکەین یاخود ئەو کەسی کە مامەڵەکارە تا چەند مافی پارێزراوەیان هیچ سیستەمێکی دادوەری هەیە لێرەدا کە با بڵین ڕێکخراوە لەو بابەتەیە؟
بەڵێ بە یاسای 74 پارێزراوە بەرەوە یاسای دەرکراوەکەوە هەموو ئەوانەی بەشدارە بن لەو بازارە پارێزراوە بڕگەی تایە کەوا چۆن تو معاملاکەیت و لەبەر ئەوەی سەکی ینی با بڵێن سەکی قاغەزیت پێکەوات و پارێزرا بێ پارەکەت و ئەژمارەکرێ لەو بازارە و لە بانقێکش تەوان. باشە هیچ سەکۆیەکێ بۆ با بڵین مامەڵەکردن بەردەستە یاخود با بڵین ئەوە تا توانێت لە ڕێگەی مۆبایلەوە یاخود لە ڕێگەی لاپتۆپەوە ئەو مامەڵەیە بکات یاخود بەس تەنها لە شوێنی مەبەستە؟ خۆی بازار کە دەستی پێکرد ینی بەدامەزراندنی هەنی ڕێکار هەبوو یەکەم ڕێکاری ئەوە بوو گرێبەستێکی کرد لەگە کۆمپانیایکی گەورەی ئەمریکی کان LBT کە ئەو کۆمپانیە بۆ کاری سیستەمی کار و ڕاهێنان بوو لەگەڵ کۆمپانیەکی دیکە نازدا کەوا کۆمپانیەکی زۆر بەناوبانگی ئەمریکیە بۆ ئەوەی کەوا بتوانێت ڕێکارەکانی بە سیستەمی ئەلکترۆنی بێت ڕێکارەکەی دیکە بوو سندنی هەموو مۆنیتەرەکان و شاشەی گەورە و بۆ ئەوەی کە بازارەکە بجوڵێنێت هەموو ئامادەکاریە کراوە کە بازارەکە بکرێتەوە. بۆرسی هەولێر هەمانگی لەگەڵ کۆمپانیای فۆرئێکس و مامەڵەکاراندا هەیە کە ماوەی چەند ساڵێکە لە هەرێم ئەو کۆمپانیای هەیە بەس بە فەرمی نیە هەتا بازارەکە نەکرێتەوە نابێتە فەرمی بڵێ. زۆر باشە بەڕێز دکتۆر سەلاحەدین ئەحمەد پسپۆرت لە ئابووری گەشەپێدان لە ستۆدیۆ میوان مابووی سوپاس بۆ ئامادەبوونت. دەست خۆش.